هاوکار ئەچینە تۆڕە سەرەکیەکانی پرۆگرامەکە بۆی بسانین میوانەکانمان چیمان پێڵەن سەبارەت بۆ بابەتانی کە ئامادەمان کردوون. بڕیارە دەیدا هەڵبژاردن بەڕێوە بچێت تا هەفتەی ڕابردووش دەنگۆی ئەوە هەبوو یاخۆت باس لەوا کرا ڕەنگە هەڵبژاردن دوا بخرێت یاخۆت لە وادی خۆیدا بەڕێوە نەچێت. بەڵام ئێستا بە هۆکاری ئەوەی کە سەدر دووبارە بڕیاری داوە بێتۆنی هەڵبژاردنەکان و بەشداری هەڵبژاردننی پێشوەختی عراق بکات دەنگۆکانی دواخستنی هەڵبژاردن تا ڕادێک کاڵبوونەتەوانێ. ئێمە قساکەین سەبارەت بە پلانی هاوپەیمانی کوردستان کە لە هەرێکە لە گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هاوپەیمانێتیان پێکێناوە و بڕیارە بەشداری هەڵبژاردننی پێشوەختەی عراق بکەن. دەپرسین پلانیان چییە بۆ ئەوی بزانین کە چۆن ڕنگڕێژی ئایندی خۆیان دەکەن لە عراقدا چ ڕۆڵێک دەبینن لە عراقدا لە دواتردا. بۆ ئەمە بەسا برزۆ مەجید کاندیدی هاوپەیمانی کوردستان جەنابیان میوانمانە. کاک برزۆ سڵاوت لەبێ سوپاس بۆی کە میوانی ئێمەیت دەمانەوێت بۆ دەست پێ بکەین بزانین پلانی هاوپەیمانی کوردستان چییە. ئێمە کە پلانەکەمان زانی ئەو کاتە بۆ ئێمەش بۆ بینەرانی ڕوون دەبێت کە لە دواتردا دەتوانن ئێوە چی بکەن و چ ڕۆڵێک دەبینن لە عراقدا. بەیانتان باش بەیانی جەنابتان و بینەران و بیسەرانیش باش. سپاس. بێگومان ینی مەهامی سەرەکیە هاوپەیمانەتی کوردستان کە مەهامی سەرەکی ئێزگا زۆرە بەڵام ئەولەویەتی گرنگ هەروەکو هەنگاوی یەکەم بۆ دروستکردنی هاوپەیمانەتەکە ئامانجەکەی ڕوون و دیارە بۆ ئەوەی کورد تا ئێستا لە بەغدا یەکگرتوو نەبووە یەکرەز نەبووە یەک گوتار نەبووە پارچە پارچەی پێوە دیارەوە بۆ هەندێک جار بەرژەوەندی حزبی و شخصی و کەسی دەوری بینیوە بۆیە دەبینی مافەکانی گەلی کوڕە قەت وەک خۆی بەدی نەهاتووە جا لە ڕووی ئابووری و دارایی بێ کە دەکا بژێوی موچە لە ڕووی خاک بێ کە دەکا ناوچەکانی جێناکۆک و مادێ 140 و لە ڕووی بەشداری کوور بێ لە دەسەڵات لە بەغدا خۆی و هەموو ئەوانەی تر بۆیە ئامانجی سەرەکی ئێمە یان مەهامی سەرەکی ئێمە بریتیە لەوەی کە بەرەی کورد لە بەغدا بەهێزترکەین. بۆیش هەر بۆیش هاوپەیمانەتەکە بەکراوەی بەجێ هەڵدراوەتەوە بۆی تەنها یەکێتی نیشتیمانی و بستنەوەی گۆڕان نەبنەوە هاوپەیمانێتە کە ئێمە تەمە نەما دەکرد لە ئێستادا هاوپەیمانەتەکە گەورەبا بەڵام دوای مخاتەبەی هەندێک هێزولایانی سیاسی بە نەتیجە هەر ئەوەی لێکەوت کە گۆڕان و یەکێتی هاوپەیمانەتەکە بکەن بەڵام کە دەرگای هاوپەیمانەتەکە بەکراوەی بەجێ هەڵدراوە هەر مەسەلەکە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکەکەیەتی بۆیە تەمەنا دەکەین دوای هەڵبژاردن هاوپەیمانەتەکە فراوان بێ بۆی بە گوتارێکی یەکگرتوو بەهێزەوە بتوانین شەڕ لە سەمافەکانی گەلی کورد بکەین. ئەوە ئەولەویەتی سەرەکی ئێمەیە. وێنە گەورەکەیە بەڵام ئێمە ئەگەر تەماشا بکەین عێراق بە تایبەتی لەو کۆنگرەی کە لە دوو ڕۆژی ڕابردوو لە بەغدا بەڕێوە چوو عێراق دەیەوێت ڕۆڵێکی کاریگەرتر لە ناوچەکەیە ببینێ. هەڵبەت ئەگەر عێراق لە ناوچەکەدا بەهێز ببێ ئەوە بەدەزێنانی مافی کوردیش لە نێو بەغدایەکی بەهێز ڕەنگە زەحمەت و قورستر ببێ. ئەم هاوپەیمانی کوردستانە کە یەکێتی و گۆڕان پێکیان هێناوە تەنها بە هەردووکیان دانێت لە بەغدا کار بکەن بۆ مافەکانی کورد یاخو لە دوای هەڵبژاردن دەبێت بیر لەوە بکاتەوە لەگەڵ لایەنەکانی تریشە هەماهەنگی زیاتر بکات ئەگە بەغدا بەهێز بێ دەبێت نوێنەرانی کورد بەهێز و بەهێزتریش ببن. ئەم پرسیاری جەنابتان زۆر بەجێ بێگومان بە تەنها بە هاوپەیمانی کوردستان ئێمە هەموو هەوڵێکی خۆمان دەدەین چونکە ئامانج و مەبەستەکانی هاوپەیمانەتەکە ڕوونە داکۆچیکردن لە مافە دەستوورەکانی خەڵکی کوردستان و ئەزمونەکەی ئەو وەکو مەبدا ئەسەرچەکە بەڵام بێگومان چەند گوتاری کورد یەکگرتووتر و فراوانتر بێ دەنجی زوڵاڵەتر بێ بەرەکەما فراوانتر بێ بێگومان کاریگەری زیاتر دەبێت بۆیە ئێستا من عەرزی جەنابتانم کرد ئێمە کات خۆی کە مفاوەزات و گفتوگەکانیشمان دەست پێ کرد بۆ دروستکردنی هاوپەیمانیەک لە هەرێمی کوردستان بۆی زۆربەی هەموو حزبەکان یاخو زۆربەی هەر زۆری حزبەکانی تێدا بێ بۆی بەیەک بەرەی بەهێزەوە لە سەرتاوە بچینە بەغدا نەک دواتر ئەرک بچێشین و ماندوو بین و کات بکوژین بە گفتوگە و دانوسان چۆن هاوپەیمانی کوردستان فراوانکەین بەڵام ئەمە ڕووی نەدا کە ڕووی نەدا ئێمە ئێستاش بێ ئەمەل و بێ هیوانین تەمەنا دەکەین دوای هەڵبژاردن هاوپەیمانەکەی گۆڕان و یەکێتی کە هاوپەیمانی کوردستانە هێز و لایەنی سیاسیتر لە هەرێمی کوردستان بەیەکەوە هەمومان دەوڵەمەندیکەین بۆی بتوانین جا ئەگە عراق بەهێز بێ عراق لاواز بێ ئێمە تەمەنا ناکەین عراقیش پارچە پارچە بێ ئێمە تەمەنا ناکەین چونکە چەند عراقی شێوا و پارچە پارچە بێ ئەو کاتە گفتوگۆ و دانوسان لەگەڵ عراقیش بۆ بەدەستێنانی مافەکانی کورد تۆ نازانین لەگەڵ کوێ قسە بکەی و دامدەستگاکان لاواز دەبن بۆیە لە حاڵەتی ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئەگە عراق بەهێزیش بێ ئەو کاتە بێگومان ئەرکی سەرشانی کورد و هێزە سیاسیەکان قورستر دەبێت لەوەی کە دەبێت
بەرەیەکی بەهێزی یەکگرتووی گەورە دروستکەن ڕێگە پرسیارەکەی جەنابتە بۆی بتوانین ئێمەش بە هێزەوە بۆیە هەر دروشمەکەی هاوپەیمانی کوردستان دەڵێ بێکەوە بەهێزترین بەڵێ دەبێت شەڕی گەورەتر و بەهێزتر بکەین نەک تەنها یەکێتی گۆڕان هێز و لایەنە سیاسەکانی تریش پێکەوە. باشە کاک برسۆ هاوپەیمانی کوردستان لە ڕێگەی کورسەکانی پەرلەمانەوە دەتوانێت چی بۆ کوردستان بکات لە بەغداد؟ بێگومان جارێ هاوپەیمانی کوردستان ئامانج و مەبەستەکانی ڕوونە بەشێکمان لێرە بۆ جەنابتان باس کرد بەڵام کۆمەڵک ئەولەوێت هەیە لای ئێمە سەرچین مەسلەی یعنی ئەندام پەرلەمانەکانی هاوپەیمانەتیە لە بەڕۆژنایی ئامانج و مەبەستەکان و هەموو ئەو ئێستا یەکێتی نیشتمانی بۆ خۆشی مەسەڵەن ڕووی ئای چەند ساڵە ڕووی ئای سیاسی هەبووە بۆ ئەو بۆ چۆنەتی هەرێمی عیلاقی هەرێمی کوردستان و بەغدا بزنەوەی گۆڕان ڕووی ئای سیاسی خۆی هەبووە ئەوە جگەلەوەی ئێستا لە بەڕۆژنایی بەرنامە سیاسی هاوبەشەکەی هاوپەیمانی کوردستان ئێمە کار دەکەین بۆ ئەولەویەتەکان مەسەلەن چەند ساڵە نەهامەتێکی گەورە ڕووی لە هەرێمی کوردستان و خەڵکەکەی کردووە ئەویش مەسەلە بژێوی و نەبوونی بودجە و کەمی موچە و ئەوە لێبڕینە ئەوە پاشەکەوتە مانگەک موچە هەیە مانگەک موچە نییە ئەگەر ڕێکەوتنەکان باش بێ لەگەڵ بەغدا ئەگە چکە بەشێکی بە ئەکیدی خەتای بەغدایە بەڵام بەشێکی بە ئەکیدی خەتای هەرێمی کوردستان بوو یان حیزبەکان یەکگرتو نەبوونە یان مفاوەزاتەکان سەرکەوتو نەبوونە یاخود هەندێک جار سەفەقاتی سیاسی یاخود شتی شخصی تێکەوتووە ئەوە سەبارەت بە بژێوی و بە ئیستقراری مەعیشی خەڵک ئەوەی تریان مادەی 140 و ئەوەی پێ دەڵێن مناطق متنازع عليها و ناوچە کێشە لەسەرەکان تا ئێستا بینیوانە یعنی بە چارەسەر نەکراوی ماوەتەوە و کوردانی برایانمان خوشکانمان لەو ناوچانە هەندێک جار ڕوبەڕووی زوڵم و ستەمیش و کاری نایاسایش بوونەتەوە اینجا مەسەلەی پێشمەرگەیە ئێمە دەزانین پێشمەرگە هێزێکی فیداکارە چەند گرنگە ئێمە بمانتوانی با بۆیە لەمە دو هەوڵی بۆ دەدەین شەڕی بۆ دەکەین کە وەکو هێزێکی پۆشتەی تێر و پڕ بکرێتە بەشێک لە سیستەمی بەرگری عێراق اینجا ڕێکەوتنەکان لە مەجای نەفت لە مەجای پێشمەرگە لە مەجای بودجە و موچە لە مەجای خاک و ئەوانە دەبێت لەمە دووە ڕێکەوتنەکان لە هەرێمی کوردستانەوە لە ڕوانگەی موسساتی و نیشتمانیەوە لەگەڵ بەغدا ڕێکەوتنەکان و مفاوەزاتەکان بکرێ تۆ دیقەتە چاق ڕێکەوتن کراوە هەر بڕۆ ئەرشیفی هەواڵەکان بینە دەرێ چەندی ڕێکەوتن کراوە بەڵام ڕێکەوتنەکان چووکە بەشی زۆری تونند و تۆڵ نەبووە یاخود تاو موسساتی نەبووە یان بەرژەوەندی کەسی و حزبی تێدا بووە دەبینیم بە نەتیجە جێبەجێکردنەکەی ناتەواو بووە کە ناتەواویش بووە زەرمەند یەکەم هەرێمی کوردستان و خەڵکەکەی بووە بۆیە ئەندام پەرلەمانەکانی هاوپەیمانیەوەی جەنابەت پرسیاری کرد ئەو ئەولەویەتانەیەشی بۆ دەکەین ئەوە جگە لە کاری چاودێری و ڕقابە و کۆمەڵک کاری پەرلەمانی کە بێگومان ئەویش دەکرێت. بەڵێ کاک برزۆ هەڵبەت یەکێتی و گۆڕان لەم هاوپەیمانیە ڕەنگە تەنها مەبەستیان لە بەغدا نەبێ ڕاستە بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عێراقە بەڵام ئەمە هیچ ڕنگڕێژیەکی شەکا بۆ ئایندەی هەرێمی کوردستان بە تایبەتی بەشداریکردنی هەردووچان لە پرۆسی سیاسی لە هەرێمدا لەو هەڵبژاردن و لەو جوڵە سیاسیانی لە ئایندە لە هەرێم دێنە ئاراوە جارێ ئەم هاوپەیمانیەتیە ئێمە تەمەنا دەکەین و هەوڵش دەدەین گۆڕان و یەکێتی بێکەوە هەوڵ دەدەین بەڕاستی نمونەیەشی تازە بێ لەوەی کە چەند ساڵە کورد پارچە بوو لە بەغدا یەکگرتو نەبووە و بینیمان لە میلمنانەکان لە کەرکووک چۆن بوو لە بەغدا چۆن بوو لەسەر ئاڵایەک شەڕ دەکرا و کۆمەڵێک شتی لەو بابەتە کە نامانوێ ئەو لاپەڕانە هەڵدەینەوە ئێمە تەمەنا دەکەین ئێمە یەکێتی سەرکەوتوبی لە پێشکەشکردنی ئەو نمونە نوێیە کە سوودمەندی یەکەم بێگومان ئیستقرارە لە هەرێمی کوردستان بەرژەوەندی خەڵکە بژێوی ئەوانە ئەگەر بێگومان ئەگەر نمونەیەکی باشی سەرکەوتوی جوان بێ و ڕێکەوتنەکان وەک خۆی جێبەجێ مەبەستم تەحالوفەکە ناوڕۆژی تەحالوفەکە و ئەو ڕێکەوتنانی ناو تەحالوفەکە هەیە بە باشی جێبەجێ بکرێ سودمەندی یەکەم هەرێمی کوردستان و خەڵکەکەی دەبێ بێگومان ئیستقراری نێوان گۆڕان و یەکێتی دەبێ کۆمەڵێک سوودی دەبێ کە بێگومان پرۆسەیەک نموزەجێک سوودی هەبوو ئیستقراری لێ دروست بوو هەرێم و خەڵکەکەی گۆڕان و یەکێتی بێکەوە ئیسفادەیان لێکرد بێگومان بیر لەوە دەکرێتەوە چۆن بتوانین ئەزمموی وا باشتر دووبارە بکرێتەوە. باشە کاک برسۆ ئەم هاوپەیمانێتی دەتوانێت شوێنەیەک بدات بە بەغداد یەک ڕێزی کورد لەمە دووە بە پارچەی نایە بۆ بەغدا سەفەقاتی سیاسی و شتی پشتی پەردا ناڵێن ئەگەنە لایانی کەم دەبێتەوە یاخود هەوڵ دەدەی هەر نەمێنێ موسسات و دامودەستگای نیشتمانی دەبێ مفاوەزاتەکان بکە لە بەرامبەر پۆستێک و دوو پۆستێک و وەزیرێک و جێگر وەزیرێک شتی گەورەی پێنە گۆڕدرێتەوە بۆیە دەتوانی وێنەیەک بدەین کە ئیتر ئێمەش کورد دەرس و پند لە هەڵە و غەڵەتەکانی ڕابردووی وەردەگرێت بۆیە هەدیسان دووپاتی دەکەمەوە کە جەنابیشتان هەر لە پرسیارەکانتان دووپاتی دەکەنەوە تەمەنا دەکەن دوای هەڵبژاردنەکان ئەو هاوپەیمانەتە فراوانتر بێ ینی تەنها بڕیار ئەم هاوپەیمانێتیە لە دوای هەڵبژاردنیش بەردەوامی هەبێت کاک برزۆ
پلانەکە و شێوەیە فکرێکی وایی هەیە ئەی هاوپەیمانێتەکە بۆ ئەنجومەنی نوێرانی عێراقا ئەو ئەندام پەرلەمانانەی ئەو کاندیدانێک کە شانسی دەرچوونیان دەبێت دەبن بە ئەندامی هاوپەیمان ئەندامی پەرلەمان لەسەر لیستی هاوپەیمانی کوردستان بێگومان کارەکان هاوبەش دەبن. بەڵێ کاک برزۆ بەهۆی ئەو ڕووداوانی لە ماوەی ڕابردوودا هەبوون ئەو کێشە و گرفت و قەیرانانەی کە ڕوبەڕووی خەڵک بۆەوە خەڵک سادبوونەوەیەکی لە زۆر شت هەیە ئێوە ئەم ماوەیە کە زیاتر چوونەتەوە ناو خەڵک بۆ ئەوەی بانگەشە بۆ هەڵبژاردن بکەن و بۆ لیستەکە و بۆ خۆتانیشی بکەن خەڵک تێڕوانینی لە ئێستا چۆنە بۆ پرۆسی هەڵبژاردننی پێشوەختی عێراق جارێ ئەگە خەڵک تووشی جۆرێک لە بێزاری یان لە بێ هیوایی یان لە بێتاقەتی یان لە بێ ئەمەلی بوو بێ حەق خۆیەتی چونکە ئەو تفتی و تاڵی و ناخۆشیە کە خەڵکی کوردستان باسی پێشڕاپەڕی ناکەم لە خەبات ڕزگاری خوازی و شۆڕش و ئەو هەموو قوربانی دان و شەیدا ئەوە کە جێگای تەقدیر و سەروەریە هەر باسی حکومڕانی خۆماڵی کوردی دەکەم لە دوای ڕاپەڕینەوە نەهامەتی زۆری دیتیە آخر نەهامەتیان دەبینین ئێستا مەسەلەن موچە ببێ بە هەواڵ ئەخە لە چ وڵاتێکی دابشکردنی موچە ببێ بە هەواڵ ئەخە دوای ئەو هەموو ساڵە حکومڕانیت کارەبا دەبینین دۆخەکەی چۆنا ئێستا دەبینین ئاو بە تایبەتی ئێستا لە هەولێر ئەو لە بازنەکەی چواری ئێمە من ڕۆژانە لەوانەیە خەڵکە یان لە پارچەکانی تری هەولێر بەشەکانی تری هەولێر دوای هەموو ساڵە حکومڕانی ئەو هەموو بودجە و پارێزە بەلاحە کێشی ئاوتە بێ کێشەی کارەباتە بێ بنزین و سوتەمەنی یعنی هەموو ئەوانە کێشەیە ئیشکالە ئێمە دەبێت بە هەموو لایەکمان ئیشی لەسەر بکەین. باشە کاک برزۆ بابەتێکی تر کە زۆر گرنگە ناوچە کێشە لەسەرەکانە ئەم ناوچانە لە دوای ڕووداوەکانی 2007 بەڕاستی گیرۆدەی زۆر گرفتی گەورەتر بوون ئێوە وەکو هاوپەیمانی کوردستان هەم لە ناوچەکانی سنووری هەولێر ئەوە کەرکووک ناوچەکانی تریش بە کەمادی سەڵچل ئەیانگرێتەوە هاوپەیمانی کوردستان چۆن لەو ناوچانە دەڕوانێت چی پێ بۆ خەڵکی کورد و غەیرە کوردیش لەو ناوچانە چۆن بژین پێکەوە تەواوە بەڵام بەر لەوەی وەڵامی ئەو پرسیار دەمەوە وەڵامەکەم بە تێروپڕی نەداوە جەنابەت بۆ پرسیارێکم خەڵک بێزارە یان بێتاقەتە بێگومان ئەرچی ئێمە ئەوەیە جاری ئەو ناڕزایەتی و ئەو بێتاقەتیان لەسەر سەر دادەنێن و حەقیشانەوە کوتم ئەوەی ملەتی ئێمە تەحملی کردووە کەم ملەتەیە لە دنیا تەحملیکا بۆیە ئێمە ئەو لە ئەلامەکانمان جەنابتان ئێمە لە سەردانەکانمان لە خیتابەکانمان ڕەخنە و گلەیەکان وەردەگرین و هەوڵ دەدەین ئەوە دەی بتوانین بە زمانێکی وا قسە لەگەڵ هاونیشتمانیان بکرێت کە بێگومان بە هەموو جۆرە کار بەشداریکردن باشترە لە بەشداری نەکردن لایەنێکم ئەو مافە سروشتەی خۆت کە حەقێکی مکتەسەبی خۆتە لە ئینتخاباتەکە لە هەڵبژارنەکە بەکاری بێنەوە بۆی بتوانین ئەم تەمەنا دەکەم بتوانین وا بکەین لەگەڵ هاونیشتمانیان ئاشبوونەوەک دروستکەن لە نێوان پرۆسی هەڵبژاردن و بەشداریکردنیان و خۆیان سەبارەت بە ناوچە چێرە لە سەرەکان ئەنی من بالێرە زۆر وازەح بڵێم یعنی وەکو کێشەکانی تر بەتایبەت ئێمە کێشەی مێژوویە کێشەی خاچی کوردستانە یعنی ڕاستە کێشەی معیشەت و بژێوی و موچە و ئەوانە زۆر گرنگە کێشەی پێشمەرگە زۆر گرنگە شتی استراتیژین بەڵام کێشەی خاک وەکو مێژوو سێریکەین وەکو پرۆسەیەکی مێژووی ئەمە پەیوەندی بە عەرقی کرد و بە ئەسلی کرد و بەو خاکێک کە کوردی لەسەر ژیاوە یان خەڵکی کوردستانی لەسەر ژیاوە بێگومان یعنی لە هەموو بابەتەکان لە ڕووی مێژووە بۆ ئێمە مێژوویترە هاوڕێیانی ترمان لە خولەکانی تری پەرلەمانی عێراق فراکسیۆنی ترمان هەرێکەوە بەڕێی جیاواز لەوانەیە پرۆژەی تەقدیم کرد بێ بۆ چێنێتی زیندیکردنەوەی مادە 140 لە کاتی خۆیدا بۆ جێبەجێکردنی مادەی 140 اینجا هەموو ئەو هەوڵانی دراوە ئەو وەفدانی عێراق کە هاتوون بۆ هەرێمی کوردستان لەگەڵ حزبەکان و دەسەڵات و حکوومەت دانیشتوونیان لێرە حکوومەت و دەسەڵات و حزب چۆتە بەغدا لەگە حزبەکان و لەگە حکوومەت و داموزگاکان و لە هەموو لایەنەکان دانیشتن کراوە تا ئێستا هیچی لێ دروست نەبووە بێگومان یەکێک لە ئەولویەتەکانی هاوپەیمانی کوردستان ئەو ناوچە کێشە لەسەرانەیە تەمەنا دەکەین بتوانین ئەو جارش بە پرۆژەی باشتر بە گفتوگۆی باشتر بە دانوستانی باشتر بە دانوستانێک دوور لە سەفەقاتی سیاسی بە شەڕی باشتر نەیگۆڕینەوە بەشتی لاوەشیان شتی کاتی کە هیچ عیلاقەی بەو پرۆسە مێژووی خاگنیە و بە تەنها بێچێتی و گۆڕانیش ناکرێت دەبێ ئەو بەرەیە بەهێزتر بکرێت بۆ هەموو شتەکان بە تایبەتی بۆ مەسەلەی خاک و ناوچە کێشە لەسەرەکان ئەچکە هیچ نەبێ ئەو هاوڕێ و خوشک و برا کوردانەمان بینیمان یعنی تووشی کۆمەڵشتی زۆر خراپبوونەتەوە و دەبی ڕێز لەوانش بگیرێت کە کورد نینە و بەڵام لە خاچی هەرێمی کوردستان دەژین ژیانی ئەوانش دەبێ پارێزراو بێت. باشە کاک برسو هاوکار بابەتێکی گرنگی و ڕۆژان دەویش ئەوەیە کە بێ ئومێدی و سارد بوونەوەی خەڵکە
ئێمە هەرچەند کار بکەین هەرچەند ینی هەوڵ بدەین بۆ ئەوی کە هەڵبژارنەکە بە شێوازێکی باش بەڕێوە بچێ ئەگەر دەنگدەرێکی باشمان نەبێت دەنگدەرێکی بە هیوامان نەبێت ڕەنگە هەڵبژارنەکە و سەرکەوتنە بەدەست نهێنێت کە لایەنەکان دەیانەوێت. پلانی ئێوە چیە بۆ ئەوەی دەنگدەر بێنەوە سەر سندوقەکانی دەنگدان ئەو کەسانی کە بە هیوا بوون کە باس لەواکەن کە ڕەنگە جارێکی دیکە نەڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان ئێوە پلانتان چییە بۆ ئەم بابەتە؟ بێگومان یعنی چینی توێژەکانی خەڵک تێڕوانینی سیاسیان ڕەزامەندبوون و یان ناڕەزامەندبوون و ڕخنەکانیان لە پرۆسی سیاسی و لە پرۆسی حکومڕانی لە خەدەمات لە خزمەتگوزاری هەر یەکە و بەڕوئیایەک یان بە دیدێکی لێک جیاواز ئەگەر زۆر لێک جیاواز نەبێ بەڵام تا ڕادێک جیاواز ناڕزایی هەیە لە پرۆسی هەڵبژاردنیان بەشداری نەکردن بۆیە ئەوە بە هەمومان دەکرێت حکوومەت لەم ماوەیە کار و خزمەتەکانی باشتر بکە مەسەلەن هاوپەیمانی کوردستان کاندیدەکانی خیتابە هاوبەشەکەی ئیعلامی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان بتوانند ئەو هۆشیاری یان لایانی کەم بڵێن ئەم جارەکە کە وەرن حەکەم بن بەسەرمان مراقب بن بەسەرمان ئەگە ڕازگۆ نەبوویان ئەو شتانەمان جێبەجێ نەکرد ئەو کاتە ڕەخنەکانتان تونتر بکەن ناڕزایەکانتان تونتر بکەن بۆی هەر ئەوەی ئەمە بە ڕازگۆیەوە لەسەر پرسیارەکەی جەنابەت کە پرسیارێکی دقیقە بە ڕازگۆیەوە لەگەڵ دەنگدەران و هاونیشتمانیانی خۆمان لەسەر هێڵ بین لە پەیوەندی بین بۆیان شی بکەینەوە و دوای ئەوەش ئەوان بکەین بە حەکەم و بە مراقیب بەسەرمان و بەڵام وعدەکانیشمانەوەندە گەورە نەبی ئەوەندە وعدی گەورە بدەین پێمان جێبەجێ نەکرێت بڵێن ئێمە هەموو شەڕێک دەکەین هەموو هەوڵێک دەدەین بۆی بتوانین مافە دەستورەکانی گەلی کورد بەدەستبێنین. زۆر سپاس بۆ پرسومەچیت کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پێشوەختی عێراق ماندوومان کردی زۆر بەخێر بێ.